ئۆپەراسیۆنی گەوری ڕزگارکردنی ئەنبار کە هەفتەیەکی تێپەڕاندووە بەو هێز و خێراییە دەرنەچوو کە ئۆپەراسیۆنەکانی پایرەزگاکانی دیال و سەلاحەدین هەیان بوو. پەرلەمانتارێکی عێراقیش ئاماژە بەوە دەکات کە ئەوانەی ڕاوێژی سەربازیان لەباری دۆخی ئەنبارەوە پێشکەش کردبوو ئەفسەرە بەعسیەکانی سەردەمی ڕژێمی سەدام حوسێن بوون. فالح خەزعەلی ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق بڕیاری دەستپێکردنی ئۆپەراسیۆنەکەی بە بڕیارێکی خێرا ناوبرد و ڕایگەیاند. زانیاریە هەواڵگری و ڕاوێژکارە سەربازیەکان لەبارەی ئەنبارەوە هەڵەبوون. وتیشی زۆربەی فەرماندە ئەمنیەکانی پایرەزگای ئەنبار پێشتر بەعسی بوون و خوێندنەوەیان بۆ بارودۆخەکە هەڵەبووە. ئۆپەراسیۆنی گەوری ڕزگارکردنی ئەنبار لەلایەن سەرۆکی پەرلەمانی عێراقیشەوە بووە جێگەی ڕەخنە و هۆژاریدا لە گۆڕینی سەرکەوتنەکانی ئەم دوایی سوپا بۆ پاشەکشە و شکستهێنان. سەلیم جبوری ڕەخنەشی لەو ڕێشۆنانە گرت کە لە ئۆپەراسیۆنەکەدا گیراونەتە بەر. وتیشی پێویستە هێزەکانی عێراق و هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ڕۆڵی زیاتر بژێڕن. محەممەد کەربولی پەرلەمانتاری عێراق لەسەر پشکی پارێزگای ئەنبار هۆژاریدا لە مەترسی کۆنتڕۆڵکردنی شاری ڕۆمادی لەلایەن چەکدارانی داعشەوە. وتیشی دەبوایە حکوومەت هەموو هێزەکانی بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکانی ژێردەسەڵاتی داعش تەرخان بکردایە و دەژڵێت حکوومەت هێزێکی تۆکمەی ڕەوانی بەرەکانی جەنگ نەکردووە. لەلایەکی ترەوە حکمەت سلێمان ئەندامی ئەو وەفدەی کە سەرەتای ئەم ساڵ سەردانی واشنتۆنی کرد ئاشکرای کرد بەر لە کۆنتڕۆڵکردنی شارۆچکەی قائیم بەرپرسانی واشنتۆن پێشنیازیان کردبوو چەکی زۆر بۆ هۆزەکانی پایرەزگای ئەنبار دابین بکرێت تا بەهۆیەوە ڕوبەڕووی چەکدارانی داعش ببنەوە. بەڵام حکوومەتی بەغدا بەدەم پێشنیازەکەوە نەچوو. ئێستاش کات بەسەر چووە و پارێزگاکە لە ژێر کۆنتڕۆڵی حکوومەت دەرچووە. بە وتەی سەباح کەرحوت سەرۆکی ئەنجومەنی پارێزگای ئەنباریش لە ئێستادا لە سەدا هەفتای پارێزگای ئەنبار لە ژێر دەستی چەکدارانی داعشدایە. ئەوە لە کاتێکدایە داعش هێرشێکی توندی بۆ سەر خۆرهەڵاتی شاری ڕۆمادی دەست پێ کردووە و ژمارێک گوندیان کۆنتڕۆڵ کردووە. لە ئێستاشدا مەترسی ئەوە لە ئارادایە داعش تەواوی شارەکە کۆنتڕۆڵ بکات. بەهۆی شەڕ و پێقەدانەکانیشەوە دەیان هەزار خێزانی ڕۆمادی ماڵەکانیان جێهێشتووە و هەڵاتون. کاروان شێخ موحسین NRT